ئەمەوە لە پێشکەشە بە شێخ سەعیدی خۆشەویست هیوادارم بەدڵی بێتەسەلی بکە پێشکەشی دەکەم بەو میوانە بەڕێزانە و ئەو کەسێک کە خۆشی دەوێت هیوادارم بەدڵیان بێتەسەلی بکە. فلک بۆچی بەم دەریدەم دەبای فلک بۆچی بەم دەریدەمی دەبای هەتاکو کەی بناڵێنم هەتاکو کەی من بگریم فلک بۆچی هەتاکو کەی من بناڵێنمی هەتاکو کەی من بگریم فلک بۆچی هەتاکو کەی من دەربەدەر بم تووشی داوی عەشق بم فلک بۆچی فلک بۆچی هەتاکو کەی من چیرۆ دەبم دیلی دەستی ساڵمێ بم فلک بۆچی فلک بۆچی ئەی فلک بۆچی من نەمرم لەو دەردە ڕزگارم نەبێ ئەی فلک بۆچی من نەمرم ڕزگارم نەبێ فلک بۆچی فلک بۆچی